شوان ئەوانە بەشێک لە ئەندامانی سەکردایەتی بوون لەوانە ڕابەری سەید برایم فەرید ئەسەسەر و هەروەها سامان گەرمیانی ئەوانە بەشێک لەو ئەندامانی هەروەها خالید شوانی کە پێکەوە هاتن و گروپێک هاتن ناو بارەکەی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتمانی کوردستان چەند ئەندامێک مەکتەبی سیاسی بوون کە ژماران 5 تا 6 کەس بوون پێش ئەوان هێرۆی برایم ئەحمەد ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتمانی کوردستان گەشتە بارەکەی مەکتەبی سیاسی هاتنی ئەو ئەندامانی مەکتەبی سیاسی 5 خوڵک دوای کاتژمێریان سێ کەواتە کۆبوونەوەکەی ئەنجومەنی سەکردایەتی جدی 5 خوڵێکێک دوا کەوتووە پێشتریش قسە لەگەڵ ئەندامانی سەکردایەتی ناو بارەکەی مەکتەبی سیاسی یەکێتی کردو وتیان هێشتا بەشێک لە ئەندامان ئامادە نەبوون تاوەکو گەشتنی ئەندامانە کۆبوونەکە دەست پێ ناکات کەواتە بەو پێ بێ کەیسا ئەوان گەشتون تێرە پێدەچێت دەخولێکی تریش دواکەوێت چکە تا ئەمان لەستن ژوور و کۆبوونەکە دەست پێ بکات و دەستن ناو هۆڵی کۆبوونەکە چەند خوڵێکی کتریەوێت کەواتە کۆبوونەکەی کردی چەند خوڵێکێک دوا کەوتەوە بەڵام وەک ڕوونە لە هەواڵەکان باس کرا تەوەری کۆبوونەکەی ئەمڕۆی ئەنجومەنی سەکردایەتی یەکێتی دەنگدانە لەسەر ڕێکەوتناوەکەی نێوان بەجوڵتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتمانی کوردستان کە بەشێک لە ئەندامانی سەکردایەتی یەکێتی تێبینیان هەیە لەسەری بەڵام بە شێوەیەکی گشتی زۆربەی ئەندامانی مەکتەبی سیاسی و سەکردایەتی یەکێتی دەڵێن ڕازین بە ڕێکەوتنەکەی نێوان یەکێتی و گۆڕان و ئەو تێبینانێکی کە هەنا دانێ لە ناو کۆبوونەوەکەی ئەنجومەنی سەکردایەتیدا باسی بکەن کە بن ئێستا چاوەڕوانیەوە کۆبوونەکە دەست پێ بکە بۆ ئێوە ئاگادار بکەمەوە دواتریش هەر لێرە بەردەوام دەبین تاوەکو کۆبوونەکە تەواو دەبێ بتوانین زۆرترین زانیاری لە ئەندامانی ئەنجومەنی سەکردایەتی یەکێتی وەربگرین شوانە مێ شتێکت پێ بڵم ژمارە دو باس بکەم کە بەشێک لە ئەندامانی مەکتەبی سیاسی لە کۆبوونەکەی ئەمڕۆدانین لەبەروی لە دەروی وڵاتن بۆ لەوانە عەدنان موفتی شۆڕش ئیسماعیل ئەمانە لە دەرەوەن چەند کەسێک تریشانە نیشتا بە تەواوەتی ناوەکانم دەست نەکەوتووە هەوڵ دەدەن لە کاتی گەشتنی ناوەکاندا ئاگادارت بکەمەوە بۆی ناوەکان بە تەواوەتی بێ و چەند ئەندامی مەکتەبی سیاسی و سەکردایەتی لەم کۆبوونەوەی ئەمڕۆ بەشدار نابێ کە بەشێکیان ئەوانە لە دەرەوەن کۆبوونەوەی ئەنجومەنی سەکردایەتی یەکێتی کە پێکاتەکەی لە سەکردایەتی و مەکتەبی سیاسیە پێشتر ئەمانە 48 ئەندامی ئەنجومەنی سەکردایەتی بوون بێجگە لە جێگرانی سکرتێری گشتی کە بە جێگرانی سکرتێری گشتیەوە دەگاتە 50 کەس بەڵام لەم ژمارەیە دوو کەس کەمی کردووە یەکێک لەوانە ئاڕژووی کە بۆ بە ئێستا لە یەکێتی نەماوە دەستێکای کەشاوەتەوە بۆ بە ئەندامی پارتی یەکێک تریش لەوانە وەسفێ بە نیوەیز بۆ کە وەفاتی کردووە ئەوش بە ڕووداوی هاتوچۆ ئێستا ئەنجومەنی سەکردایەتی دوو ئەندامیان کەمە ژمارەکان کەواتە 46 ئەندامن بەڵام هەموویان لەم کۆبوونەوەی ئەمڕۆدا بەشدارنین بەڵێ شوان باشە هێمن ئەگەر تەزانیاری هەبن هەردوو جێگرێن سکرتێرە گشتی یەکێتی گەهانە مەکتەبا سیاسی بەڵێ شوان جێگرانی سکرتێری گشتی یەکێتی کاتژمێر 2.5 بوو گەشتە بارگای مەکتەبی سیاسی یەکێتی نیشتمانی کوردستان کە بەرهەم ساڵح و کۆسە ڕەسوڵ پێکەوە هاتن هەردووچیان بە ئۆتۆمبیلەکەی کۆسە ڕەسوڵ هاتن تەنانەت بەرهەم ساڵح شۆفێری دەکرد بۆ ئۆتۆمبیلی کە خۆی کۆسە ڕەسوڵی تێدا بووە ئەوان زوو گەشتەوە بارگای مەکتەبی سیاسی کە ئارتی پێشتر بڵاوی کردبووە کۆسە ڕەسوڵ عەلی سەرپەرشتی کۆبوونەکە دەکات و بەرهەم ساڵح و هێر و برایم ئەحمەد و ئەوانیش بەشداری لە کۆبوونەکەدا دەکەن بەڵێ شوان باشە هێمن ئەگەر زانیاری تەبێ باس لەوە کرد کە ڕای جیاواز هەیە لە نێو سەرکردایەتی یەکێتی ئەگەر زانیاری تەبێ وەکو دیارە یەکێتی بەسەر دوو باڵدا دابەژوە جیاوازیەکە زیاتر لە ناو کام باڵەیاندایە شوان من قسەم لەگەڵ زۆربیان کردووە شەو دوو ڕۆژ پێش ئێستا ئەم بەیانیە ئێستاش ئەوان تێبینیان هەیە بە من ئەڵێن تێبینەکان ناکاتەوەی کە ئەمان ناڕازی بن بە ڕێکەوتنەکە بەڵام تێبینیان لەسەر چەند خاڵێک هەیە بەنمونە تێبینیان لەسەرەوە هەیە کە ئەم دوو لایەنە سیاسیە بە یەک لیست لە هەڵبژار نەبەشداری بکەن یاخودنا چەند خاڵێک تریشێکەمە خاڵی لاوەزیانە کە تۆزێک ڕێگنین لەسەرم بەڵام بە کۆی گشتی لە پرۆژەکە ڕازین و پێش ئێستا چەند خولێکێک بەر لە ئێستا حەمیدی حاجی خاڵی ئەندامی سەکردایەتی قسەی بۆ کردین خۆی بە وازەحی وتی لە ناوێکێتیە دوو بۆچوون هەیە و ئەم دوو بۆچوونەش دابەشون بەشێکیان لەگەڵی بەشێکی لەگەڵینین ئەوانەی کە لەگەڵینین تێبینیان هەیە تێبینەکانیان لە کۆبوونەکەدا باز دەکەن و هەوڵ دەدەین دوای کۆبوونەوەکە بزانین لە ڕێگەی ئەندامەکانی ترە و لە ڕێگەی و کەسانی کە تێبینیان هەیە پێمان بڵێن بزانین تێبینەکانیان چی بووە و ئەو قسانەی کە ئەوان هیانە لەسەر ئەو کۆبوونەوەیە چی بووە چونکە خۆیان بەڕوونی باسیەوە دەکەن کە بۆچوونی جیاواز ناو ئەنجومەنی سەکردایەتیە هەیە شوان یەکێتی نەکرد لەسەر ئەم بابەتە بۆچوونی جیاوازن هەندێک جار هەیە لەسەر بڕیاری ناوخۆی خۆشیان بۆچوونی جیاوازان هەیە بۆی خۆیان دەڵێن ئەوان هەروە بوون و بۆچوونی جیاوازیان هەیە لە زۆربەی کۆبوونەوەکان و لەسەر زۆربەی پرسەکانیش و بڵم لە مانگی یانزەی ساڵی ڕابردووە ئەنجومەنی سەکردایەتی کۆنەبۆتەوە